خوا دەلیلی داماوە دليلي حمودة دليلي حمودة ماڵەکەتان ئاوا بێ بە قوربانی تۆ ئێوە بم. خزمەتتانە ئێمە هیچمان نەکردووە ئێمە سپاسی خێرخوازان ئەکەین کە بۆی منە ئەوەنە کەسانێکی باش بە قوربانم عەفو من هاتوومەتە ماڵی مام ڕەحمان ئەو مامە بە قەناعەتەی کە خۆی ئەیەوێت بژێوی ژیانی دابین بکات. خێرخوازان بۆ مانجی ڕەمەزان هەستاون بە دابینکردنی زۆر شت. نەساتومەتە لای مام ڕەحمان. مام ڕەحمان جان چۆنی حاڵۆز دەست ماجەکەم یەخوا خەبەر و باسێ باشین شکر لە سایە خواوە تا چەندی خێرخوازان دیاریان بۆ ناردی بەڵێ یاخوا بێەوەی بن یاخوا خوا نمونەتان زیادکە وەزئی خۆ چۆنە وەزە بەڵێ وەڵا باشین ئەیسا حالیەن تۆزێ باشن ئێستا ئەرەوە گرنگەوەی هەر باش بی من ئەمە تۆ باش بیت ئەرە وەڵا شکر باشین لەخوا بەسیە ئەمڕۆ نەچووی بۆ ئیش نەبەخواشتان نەچوو لەبەر وەڵا هاتم تویان کاکزیان زریانێکی دیلانەیەت ئیتر بەخوا نەچوو دوانی وەڕۆچ ئەرەوە دایجان تۆ وەزعێت چییە؟ زۆر بێتاقەتم زۆر تابانی ناخۆم بە ذاتی خوا بە ذاتی خوا تابانی ناخۆم بەخوا دوێنێ 250,000 میا بە عیلاج ئەوە حەبی دکتۆر ئەڵێ چی؟ دکتۆر ئەڵێ چی؟ وەڵا دکتۆر هینە زانە عەبدوڕەحمانە بەڵێ ئەڵێ لە بەغا هەیە و لە هین هەیە و ئەڵێ هندستان کێشەکەی تۆ چییە؟ ئەڵێ کەوتویتە خوارە سەری عەزیەتی پێگەیوە زۆر ئەڵێ بەسێ دەفتەر چاگە بیتەوە گەرچی بۆ تر نازان ئەو پارەیە پێ ئەبێ بە تۆ بۆ هەڵە سوڕێ؟ نەوەڵڵا 1 دینارم نییە لە مەعاشەکەی خۆم زیاتر بەخوا 220,000 بوو مەعاشەکەم مەگەر خوای گیان و ئێوە یارمەتیمان بە لە دەورتان گەڕێم بە قوربانتان بم ئەزێتان کێشاو مەمنونی ئێوەین و مەمنونی خوای گیاریشین بە قوربانم زۆر سپاسی ئێوەکەم ماڵەکەتان ئاوا بێ بە قوربانی تۆ ئێوە بم. ئەمە هیچمان نەکردووە ئێمە سپاسی خێرخوازان ئەکەین کە بۆی منە ئەوەنە کەسانێکی باش یارەبی خوا نمونەتان زیادکە یارەبی خوای نمونەتان زیادکە زۆر سپاسانەکەم زۆر سپاسان ئێوەش پەنجای تایە لەم نەخۆشی منە بە قوربانی بە ماڵەکەی ئاوا بێ زۆر زیایەکە خوای عەمریان درێژ بێ خوای لەگەڵێەوە نوێژی شێوان لە جەماعەت هاتم و دەرگاکەم بۆ نەکراوە کەوتبوو چۆنە ئایسە کەوتووە دەرگاکەی گرتبووی تا چۆنێ بوو لاشرم کرد و بەرزم کردەوە ئەرە بەخ ئینشەڵڵا سەلامەت ئەبێت ئەمە خوا نمونەتان زیادکە ئینشەڵڵا سەلامەت ئەبی ئینشەڵڵا سەلامەت بە قوربانی زۆر خێریەگە بەخوا تەبانی ناخۆم بە ذاتی خوا و پێغەمبەر ئەم پیاوە داماوە تەبانی بە زمانی بە ڕۆژۆ بەلای بنەوەی بە قورعان بە پێغەمبەر ئەگام لە خۆم نییە بە ڕۆمە بازار دوانی وەڕۆن وێم بۆچی بکەم ئەبێ هەتا هەفتەیە جاری وایە تا هەفتەیە ناچێ بۆیش بە قورعان لەبەر من ئەوە کەیبین ئەمە دۆخی ئەم ماڵەیە ڕاستە خێرخوازان هاوکاریان بۆ ناردن دیاریان بۆ ناردن بەڵام ئەمە ئێش و ئازاری ئەم ماڵەیە لێرە مام ڕەحمان ڕۆژانە بە نالفرۆشتن بە پاڵان بە عەرەبانەوە ئەیە بژیوی ژیان دابین کا بەڵام بێت تا بێت و بێت دۆخی تەندروستی خێزانەکەی بەرەو خراپترەچێت.